والله ئێمە دەستخۆشیمان بۆ هەر کەسایەتیەک هەر لایەنێکی سیاسی هەر ڕێکخراوێک هەر حیزبێک هەیە کە بەڕاستی چۆنەڵی بەشدار بێ لە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و دەرکردنی خەڵکی هەرێمی کوردستان لەم بینێتیە گەوری کە بەسەری هاتووە. ئێمە پێمان وایە ئەم هەنگاوەی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی جێگەی سپاس و دەستخۆشیە و هەر کەس و لایەنێکی تر بەڕاستی چاو لەمان بکە یاخود بەدوای ئەمان ئابڕوا یاخود ڕێگەیەکی تازەتر بگرێتە بەرکە بەوەی کە وەکوتم کێشەکانی فەرمانبەران و موشەخۆران چارەسەر بکە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. بۆیە ئێمە دەستخۆشی لە هەر لایەن و حیزبێکی سیاسیەکەن کە هۆکار بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. کاتی ئەوەیە کە بەڕاستی نەک تەنها مامۆسایان و نوێنەری مامۆسایان، کاتی ئەوەی هەموو کەسێکی دڵسۆز بێتە سەرخەت بۆ مەسەلەیە. لە پێش هەمویانەوە بەڕاستی ئەگەر حیزبەکانی دەسەڵات بەرژەوەندیان هەبێ خۆی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان دەتوانن سماری سیاسی لەسەرم وەزع بکەن و بێنە دەنگ و سەردانی و شوێنانە بکەن کە ژیانی مامۆسایان و فەرمانبەرانی لەسەر بەندە و بەڕاستی هەچی توانا و هینی خۆیان هەیە بیخەنەگەڕ بۆی کۆتایی بەم وەزع بێت بەداخەوە کە ماڵم خەریکە تووشی داڕمانێکی کۆمەڵایەتیە بین کە ئەوەی کە چەندەها ساڵە دوژمنانمان بەتەمان ئەمڕۆ ئاسانی لە ناوخۆمانە بەبێ ئەوەی هیچ تاقەیەکی بۆ سەرفکەن و خەریکەیەتە دی و ئاواتیێوانیەتە دی. حیزبی سیاسی بێ خەم هەڵگری هاوڵاتیەکانی بێ لە هەرێمی کوردستاندا لە هەموو دنیادا حیزبی سیاسی لەسەر خەمی هاوڵاتیەکانی دروستە بێ و کار بۆ خەمەکانی نەکا کە خواست و داواکاریەکانی بێتە دی. بۆیە بە پلەیەکەم سەرکردی حیزبە سیاسیەکان ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەت ئەبێ هەوڵی جدی بدەن و ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ببنەوە کە ئەم ستەمە تا سەر قبول نەکرێ و بۆچی ئەم ستەمە ئەکرێ و ئەوەی کە ئاشکرایە دەسەڵاتدارانی هەرێم چێژ لە برسیکردنی خەڵکی بینین و بە ئەنقەست نایانەوێ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە واژۆ بکەن لە ساییدا مامۆستا و فەرمانبەرانی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی حکوومەتی هەرێم بە مافە و خواستە دارایەکانیان بگەن شایستە دارایەکانیان بگەن. ئەم هەوڵانە جێگەی بایەخە ئەگەر سە بگرێ و جێگەی بایەخە ئەگەر بە جدی کاری بۆ بکەن ئەبێ خەمی لە ئەولەویەت و خەمی لە پێشینەی سەرکردەی حیزبە سیاسیەکان بێ